ژیان بەبێ نەوت دەکرێ و دەبێت، بەڵام بەبێ ئاو ممکن نییە و نابێ، چونکە نەوت جێگرەوەی هەیە، بەڵام ئاو هیچ جێگرەوەیشی نییە. هەر بۆیە لە کۆنەوە مرۆڤ بەردەوام هەوڵی دەست بە سەراگرتنی سەرچاوە ئاویەکانی داوە. یەکەمین شارستانیەتە گەورەکانی جیهان وەک دەوڵەتەکانی بابل، ئاشور، میسر و چەندانی دیکە لە گوێی ڕووبارەکاندا دروست بوون کە بە یەکێک لە سەرچاوەکانی ئاوی شیرینی جیهاندا دەنرێن. سڵاوتان لێ بێم، کاتتان باش. زەنگی مەترسیداری وشکە ساڵی لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان لێدرا و پێشبینیش دەکرێت لە هەندێک ناوچەی دیکە لێ بدرێت. بەڕاستی پلان بۆ ئەو دۆخە چۆنە؟ بەتایبەتی ئێستا دەوترێت بەڕادەیەک ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە کەوا لە هەندێک شوێن و ناوچە بە 600 مەتر ئەو کاتە بیرێک دەگاتە ئاو. پلان چییە بۆ هاوین بۆ ئەوەی خەڵکی بێ ئاو نەبن؟ لە هەمان کاتدا ئایا بەلێدانی بیری زیاتر، مەترسی زیاتر بۆ ئاستی ئاوی ژێرزەوی دروست ناکرێ؟ لەم بارەیەوە چی دەکرێت؟ بن کۆڵکارێکی وردەبینن، لەگەڵمان بن. بە پەیامارەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی هەولێر، ئەم بەشەی حەوزی ئاوی ژێرزەوی دەشتی هەولێر کە بە بازنەی سوور نەخشاندویانە کە دەکەوێتە سنووری ناحیەکانی بەحرکە و قوشتەپە و شەمامک لە ماوەی 20 ساڵدا بڕی 7 ملیار مەتر سێجا ئاو لە چینەکانی نەماوە، بە قوڵایی 50 مەتر دابەزیوە. هەروەها لە حەوزی گوێر لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا 49.27 مەتر ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە. هەرچی لە حەوزی ئاوی ژێرزەوی چیای سەفینیشە 20.52 مەتر ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە. لەم ئامارانەشدا دەردەکەوێت کە بە بەراوردکاریکی 20 ساڵە لە هەموو حەوزەکانی ئاوی ژێرزەوی سنووری پارێزگای هەولێر ئاستی ئاوی ژێرزەوی لە دابەزین بەردەوامە. کۆی گشتی بیرە مۆڵەت پێدرا و نایاساییەکان لە سنووری پارێزگای هەولێر بەم جۆرەن. نزیکەی 9315 بیر مۆڵەتی پێدراوە. لەو ژمارەیە 4320 دانیان بۆ ئاوی خواردنەوە لە شار و شارۆچکەکان تەرخان کراوە. 4731 دانیان بۆ کاری کشت و کاڵی و 164 بیریش بۆ کاری پیشەسازی بەکاردێ. نزیکەی 5500 بیری نایاسایی کە ئەمایان ژمارە مەترسیدارەکەیە لە سنووری پارێزگای هەولێردا هەیە. 1200 بیریش بۆ ئاوی خواردنەوە لە بەڕێوەبەرایەتیەکانی ئاوی هەولێر و دەوروبەریشی لێدرا و تەرخان کراوە و دەدرێت بە هاوڵاتیان. لە پێشتر و لە ناوەندی شاری هەولێر ئەگەر بە لێدانی قوڵایی 300 مەتر ئاوی خاوێن بەدەست بەهاتایە، ئێستا دەبێت 400 مەتر هەڵبکەنرێ. لە هەندێک شوێنی وەکو قوشتەپە نزیکەی 700 مەتر دەبێ هەڵبکەنرێ. ئەوەش لە کاتێکدایە بیر لێدانی نایاسایی بەردەوامی هەیە. لە 3 ساڵی ڕابردوودا تا ئەم ساتە نزیکەی 230 ئامێری بیر لێدانی نایاسایی دەستی بەسەردا گیراوە و بە شێوەی ئاسنی وردە دەفرۆشرێتەوە. تاسە لە پێشبینیەکەن بەڕاستی ئەم ساڵیش وەکو ساڵی پێشوو وشکە ساڵی هەبێ و مەترسیەکان ببنە دوو ئەوەندە. بەڵێ ئێمە کە چاودێری ئاستی ئاوی ژێرزەوی دەکەین لە چاودێریەکانمان بۆمان دەردەکەوێت کەوا چۆن ساڵی پار وشکە ساڵی بوو ئەم ساریش پێشبینی دەکەین بە هەمان شێوە لەوانەیە بە تونتریش وشکە ساڵێکە بەرەوچی هەرێمی کوردستان بگرێتەوە. کاک نەزیرەکە بە ڕێژەیەک پێم بڵێن پێشتر ئەگە بیرێک لێ بدرایە لە ناوەندی شاری هەولێر و لە دەوروبەری بە چەندێک ئەگەیشتە ئاو، ئێستا ڕێژەکە چۆن دابەزیەوە؟ بە چەندێک بیرێک لێ بدەین ئاوێکی پاکژی شیرینمانەیەێ؟ بەڵێ دابەزینی ئاوی ژێرزەوی و هەڵکەندنی بیرەکان ڕێژەکەی لە شوێنێک بۆ شوێنێکتر دەگۆڕێت. بۆ نمونە لە ناو شاری هەولێر ئەگەر پێشتر 300 متر هەڵبکەنرابە بۆ ئەوەی ئاوێکی باش بەدەست بێنین لە بیرەکان، ئێستا دەبێت 400 متر هەڵبکەندرێت. لە ناوچەی کەس نەزانە ئەگەر پێشتر 350 بێت ئێستا دەبێت 500 متر هەڵبکەندرێت. لە هەندێک شوێن وەکو قوشتەپە تاکو 650 متر 670 متر پێویست هەڵبکەندرێت تاکو ئاوی پێویست لەم بیرانە دابین بکرێت بۆ دابینکردنی ئاوی خوارد. باش سەبارە بە لێدانی بیر بە شێوەیەکی نایاسایی کەسەنە هەوڵەکان بەردەوامن و دەست بە سەراگرتنی ژەوبارەی و بەردەوامە کەستانێک زۆر جار ژەوتری کەسی دەست ڕۆشتون
لێرە لەوێ بیر لێدەن لە کاتەکانی درەنگی شەو بە نادیاری توزانم بە دیاری بەڵام ئەمانە بەردەوامن و بیری خۆشیان لێیاوە هەڵوێستی ئەوە چییە؟ ئێمە تاکو ئێستا نزیکەی 230 ئامێری بیرهەلکەندنی نایاساییمان دەست بەسەرداگرتووە لە کۆگاکانی وەزارەتی کشتتوکال و سەرچاوەکانی ئاو لەو 3 ساڵەی ڕابردوودا ئێستا ئیشی لەسەر دەکرێت کە ئەم ئامێرانە وەزارەتی مالیە بۆ خۆی بیان فرۆشێت وەکو ئاسنی خوردە بەڵام نەبوونی یاسایەک بۆ سزادانی خاوەن زەویەکان و ئەو ئامێرانەی کە خاوەنەکانیان بەکاریان دێنن ئەمە گرفتێکی زۆری بۆ ئێمە دروست کردووە ئێستا پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستانە خوێندنەوە یەکەمی بۆ کراوە هیوادارین ئەماپەلە بکرێت لەم دەرکردنی ئەم یاسایە تاکو ئەمە بتوانین سزای تونتر بەسەر ئەو خاوەن زەویانەی کە بیرەکە بە یاسایی هەڵدەکۆڵن و هەروە ئەو ئامێرانەی کە بەکاردێن بۆ هەڵکەندنی بیری نایاسایی سزای تونتریان بدەین. کەیفی و تیمەکەی لێرە لە دەشتی تەرجانی سەر بە ناحیەی گوێر سەرقاڵی لێدانی بیرێکن بۆ کاری کشتتوکاڵی نزیکەی 20 ساڵ ئەزمونیان لەم بوارەدا هەیە هیچ کاتێک وەکو ئێستا بۆ ئاوی خواردنەوە بیریان بەو قوڵیە لێ نەداوە. لێرە لە تەرجان لە گوێر لەم دەوروبەری پێشتر لە 20 ساڵ بەر لە ئێستا بیرێک بە چەند مەتر گەیشتە ئاو ئێستا چۆن جیاوازەکەم پێ بڵێ جیاوازەکەی ئەو 20 ساڵی بیرێک با بڵێن بە 120 متر 150 متر ئاوەشی باشیە بوو ئێستا لە بینی ئەو 20 ساڵی ئاوەکە زۆر دابەزیوە 300 متر بگرێت لە 350 متر قۆڵی دەڕۆیت چەند متر تا هەڵکەندۆ لەم شوێنێکە خەریکەن ئێستا 70 مترمە هەڵکەندۆ سەوری 300 متری دیکەش بەڵێ 300 وەی زیاترش بڵێ بۆی ئاوێکی پاکشی طبعاً بەڵێ ینی مەترسی وشکبوونی هەیە ئەوم پێ بڵێت والله ئێستا مەترسی گریمان 2 ساڵی کە وشکە ئەم 350 370 ئەوە دەگەڕێتەوە سابواری جیلۆزیەکان ئەوان باشتر ئەو معلوماتی زیاتر لە 350 متر چەند متری ئاوە والله مستەوای ئاو هەیە لە 100 متری ڕادەوەستی 100 متر لە 70 متر 120 متر لەو دەورەی مستەوای ئاوەکە ڕادەوەستی زۆر باشە مترێک بە چەندێک لێدەن بەڵێ ئێستا مەتری عفرەکەی تقریبی 25 دلار بێ بۆڕی تەغلیفەکە بڵێ 25 دلار پێشتر بە چەند بوو والله پێشتری 80 دیناری سویسری بوو ئەو کاتە پێش ئەو کاتی 20 ساڵ لەوەی پێش بڵێ دوای پارە گۆڕاوەکەشم پێ بڵێ بۆن لە 2056 بڵێ طبعا هەر سعری گرانتر بوو لە ئێستا هەرزان بوو ئێستا هەرزان بوو بڵێ مەواد چۆنە مەواد هەرزان مەواد گران بووە بۆ بەوەستەی ئەو شەڕی ئۆکرانیا و رووسیا و زۆربەی لە ئۆکرانیا ئاسنەکان لێرە لە دەشتی گوێر بەرپرسانی ئاوی ژێرزەوی پیان وتمکەوە دیاردەیەکی مەترسیدار کە بۆ ناخاوێنی ئاوی ژێرزەوی و تێکدانی ژینگە ڕۆڵێکی یەکجار خراپی هەیە ئەویش فڕێدانی نازانستی پاشماوەی پاڵاوگا نایاساییەکانی ناوچەکەیە کەوا پاشماوی دووکەڵ دەکەنە هەواوە و پاشماوە قورسە شلەکانیش تێکەڵی خاک و چینەکانی ژێرزەوی دەکەنەوە زۆربەی ئەم کارش لە شەودا ئەنجام دەدەن تا ئەم ساتش چارەسەری ئەم پاڵاوگە نایاساییانە نەکراون نزیکەی لە 171 ڕووبەری زەوی لە ئاو پێک دێ لەو ڕێژەیە لە 1970.5 ئاوی سوێری دەریا و دەریاچە و زەریاکانە تەنیا لە 102.5 سەرچاوەکانی ئاوی شیرینە لەم ڕێژێش لە 103 ئاوی ڕووبارەکانە لە 130.8 ئاوی ژێرزەویە لە 168.9 لە سەهۆڵبەندانەکان و بەفری سەرچیاکان پێک دێ بەوردبوونەوە لە ئامارانە و لەو داتایانە هەروە ئەو ئامارانەی کەوا ساڵانە لەسەر مەصرفی ڕۆژانەی ئاو و کەمبوونەوەی سەرچاوئاویەکان دەخرێنە ڕوو قوڵایی کارەساتەکەمان بۆ دەردەکەوێ گرنگی ئەو ململانەیەمان بۆ ڕوون دەبێتەوە کەوا لەسەر ئەم سەرچاوە ئاویانە دروست دەبن ئاو کە دەتوانێت فاکتەری جەنگ و ململانێ بێ لە هەمان کاتدا دەتوانێت فاکتەری ئاشتی و هاوکاری و دەست لە ملانێش بێ واتە لە یەک کاتدا هەم ئاڵۆزە و هەماسان هاوکار قوتابی دکتۆرایە لە زانستی زەوی لە وڵاتی هەنگاریە پێشنیازی هەیە بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی لە مای ڕابردەوە ڕوویدایە شاری هەولێر زۆر بە بەردەوامی گەشەی کردووە و ژمارەیەکی گەلک زۆری بیر لێدرا بە یاسایی و بە نایاسایی بیر لێدرا ئەو بیرانێکە لێدرا بوویتە هۆی ئەوەی کە ئاوەکی زیاتر
لەو دەفرەی یاخود لەو ئەمبارەی کە لە شاری هەولێر هەیە لێ دەردێتن و لە بەرامبەردا ئەو ئاوەی کە ئەگەر بێت و وەکو پێشتریش ئاو بستەوە ناو ئاوی ژێرزەوی ناو ئەو ئەمبارەی ئەمە نابێت چاوەڕێ بکەین ئاوی ژێرزەوی ئاستەکەی وەکو خۆی لێ بێتەوە لەبەرەوەی ئەمە زۆر بە خێرایی ئاوی لێ دەردێنین چ بکەین باشە لێرە ڕا ئەم وەکو بەرپرسیار لە بەڕێوەبردننی ڕێکخراوەکی ژینگەی لەلای خۆمانەوە ئەمە کە پێشنیاری پرۆژەی چاندنی دار و لەو شتانەمان کردیە بە هیچ جۆرەی نەمان خستە ناو پلانەکەی کە ئاوی ژێرزەوی بەکاربیین لە بۆ ئاودانی لە هەر هەمووی گرنگتر چییە بتوانین ئاو لەو کاتێک کە لە زستانی زۆرە بخرێتەوە ژێرزەوی ئەم دەزانم لە بەڕێوەبەرایەتیەکانی تایبەت بە ئاوی سەرچاوەکانی ئاوی ئەو هەوڵە هەیە بەڵام دەبێ بە هەر شێوەیەک بیتن ئەمە بتوانین هانی ئەو لایەنانە بدەین کە ئەو استراتیژیەتیان هەیە استراتیژیەتی خستنە ژێرەوەی ئاو دەفرەکەی بینە پێش سای خۆتان ئاو بە شێوازێکی سروشتی دەستە ناو دەفرەکەی چ دەبی ئەگەر بێتم بەدەست کردیش ئەمە ئاوی بخینەوە ژێر بخینەوە ناو ئەو دەفرەی کە وێناوی دەکەم ئەمباری ئاوی ژێرزەوی شاری هەولێرە نابێت تەنها هەر چاوەڕێ بکەین ئاوی بارانی ببیتەوە هۆی ئەوەی کە ئاوی بخاتەوە ناو ئەمبارەکەی بەڵکو دەبی بیری لێ بدەین ئەو بیرانەی کە ئاوی سەرزەوی دەخاتەوە ژێرزەوی لە بۆەوەی کە بە شێوازێکی دەستکرد ئەو ئەمباری جارش کە پڕ بکاتەوە دەبێت ئەمە بتوانین هانی ئەو جۆرە پرۆسەیە بدەین. لە هەنگاریاوە بۆ گوندی شاخۆڵان لە نزیکی کەورگۆسک لێرە دوو گەنجمان بینی کە سەرقاڵی چاندنی ترۆزی دێمی بوون بەڕێکەوتنی بەرووبووم بە نیوەیی کار لە زەویەکەدا دەکەن تینوێتی بە زەویەکەوە بە تەواوی دیار بوو لە تەنیشتیان پارچە زەویە کرابوو بە گەنم کە بەشێکی زرد بوو لە چەند ناوچەیەکی نزیکی دیکەشدا مەڕووماڵات کراونەتە ناو گەنم و جۆوە و دیارە هیوایەک نییەکەوە دەڕاستە بیدورێتەوە. خۆگەر بات بە و باران بات بە زۆرەوەی نەدەویست عادەکە تەڕەبوو بێبارانیە ئێستا کە بێبارانیە دەبی بڕێک ئیسازە ڕاستی ئەو دیاریش نییە شینەبی خۆ دەگریتەوە نەجاعەتی دەینی یاننا ئەنی ئەمەی کە ئیچێنین بەڵێ دیار نییە نەجاحەتەیەنەیاننا ناڵە دیار نییە چونکە بێ بارانیە ئەگەر بێت و باران لێدە ئەو حایبیناوی بەس کە بارانیش نێتن لاوانەیە نەجاعەتی نین کاڵە کوشوتی وشتان نەکردووە وەڵا کاڵە هەندێکم کردیە بەس کەمە کە زۆر نییە زۆر نییە بەس برێ بە ئەوە پێینوەرکردە دنکە نەک بە شتڵ ئەو شترە ئێستا زۆر باشە گەنم و جۆشت لێرە دۆخی چۆنە وەڵاهی خراپ پشتمان چییە؟ ئەو گەنمە خراوە بەس دەڕاستە زەحمەت لێدا ئەگەر بارانی لێ نەدا ئەگە باران نەبارێ ئەو گەنمە دەڕاستە نایدوێت دەڕاستە نایدوێتەوە هەموو دەوی بفرۆشرێتەمە ڕووماراتەوەوان تێکە ینی مەڕووماڵاتی تێکرێ ئەگەر باران لێ تێ دەکرێت ڕێوەڵەوە زۆر لە زۆر جێ فرۆشرایە و هەڕووماراتی تێ دەکەن. لە نزیکی ئەم گوندەوە ئاوی زەی گەورە هەیە بەڵام بۆ پێویست بۆ کاری گەشتیاری و کشت و کاڵی و تەنانەت کارە باش سوودی لێ نەبینراوە و بەنداویش بۆ گلدانەوەی ئاوەکەی بوونی نییە. لەسەرم زێ هەر سێ پرۆژەی ئاوی ئیفرازی 1 و 2 3 هەیە کە لە 150 ئاوی شاری هەولێر دابین دەکەن لە 150کەی دیکەش لە ڕێگەی 1200 بیرەوە دابین دەکرێت بەو دوو سەرچاوەیە ڕۆژانە سەروی 650,000 مەتر سێجا ئاو دابین دەکرێت بۆ هاوڵاتیان. ئێرە پرۆژەی ئاوی ئیفراز سێ توانایکی گەورەی بۆ دابینکردنی ئاوی پاکژی خواردنەوە و ناردنی بە چەند قۆناغێک بۆ ماڵان هەیە ڕەنگە و هەواڵە دڵخۆشکار بێ کاتێک پێیان وتین لە وەرزی هاوین و گەرماشدا پرۆژەکە بێ ئاو نابێ و دەتوانن بەردەوام ئاوی خاوێن دابین بکەن. ئەوەش لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 7 ساڵە باسی پرۆژەی ئاوی ئیفراز 4 دەکرێت لەسەر هەمانزێ لەلایەن کۆمپانیای بایوەتەری بەریتانی بەڵام تا ئێستا تەنیا نەخشەی پرۆژەکە هەیە و کاری تێدا نەکراوە
کە بە تاوابوونی دەتوانرێ واز لە سەدان بیر بهێنرێ و مەترسی زیاتری دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی کەم بکرێتەوە. لە ئێستادا ئاستی ئاوی ڕووبارەکە 2.6 مەترە بۆ وەرزی هاوین پێشبینی دەکرێت بۆ 1.20 سانتیم دابەزێت. وەک زۆربەی هاوڵاتیانی شاری هەولێرەوەکانی پشت بۆ پرۆژە دەبەستن دەزانن ئێرە پرۆژه ئاوی فرانسەیە شادەماری شاری هەولێرە لەسەر زەی گەورەیە سەرچاوی ئاوەکە زەی گەورەیە بە 5 قۆناغ تێدەپەڕێت تاکو پاک دەکرێتەوە. توانای پرۆژەکەی ئێستا نزیکەی 180,000 متر سێجا تاکو 200,000 متر سێجا توانامانەیە ئاو بنێرین ئاوی پاکراوە بە گوێرەی ستاندەردی ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی بنێرین لە بۆ ناو شاری هەولێر. زۆر باشە بۆ هاوین دۆخەکە چۆنە بێت تەسەوری یان پێشبینی دابەزینی ئاستی ئاوی ڕووبارەکەن؟ بەڵێ ئێستا لیڤڵی ڕووبار ئاستی ڕووبار نزیکەی 2 متر و 6 سنتیم بەرزیانی لە بەرامبەر پمپەکانمان بەڵام بۆ هاوین بۆ مانجی هەشتنۆ لیڤڵەکەدا دەبەزێ بۆ مترێک و 20 سنتیم مترێک و 30 سنتیم ئەو کات کێشە چواممان ساڵانە کێشەمان لێەوە پێیانە بووە. کێشە دروست نەبووە. 1 ساڵ نەبێ ناچبووین کەوا ساترێکی توڕابی لەو ئاستە دروست بکەین تاکو ئاوەکە پنگ بخواتەوە بێتەوە بەردەوی پمپەکانمان. زۆر باشە ئێستا کە دەبینین ئەو ئاوە زۆربەی دەڕوات. بەڵێ کە ئەڕوات بێگومان ئەچێتەوە ڕووباری دیجلە دوجر ئەچێتەوە کەندا و بڵێ شەتل عەرب دوای دەگەڕێتەوە. زۆر باشە. بڵێ نەمانتوانیوە وەک پێویست سوود لەو ئاوە وەربگرین لەو نێعمەتە؟ نەخێر سوودێکی وا لێ نەبیندراوە هەم لە بۆ لایەنی گەشتیاری هەم لە بۆ با بڵێن بەرهەمێنانی کارەبە هەم لە بۆ ئاودێری سوودێکی وایی لێ نەبیندراوە بەڕاستی دەتوانێت بکرێت بەڕاستی دەبی سەد بکرێ ینی بەنداوێکی لەسەر بکرێ ئەو کات دەتوانانی هەم لە بۆلایانی ئاودێری هەم لە بۆ نانی بەرهەمێنانی کارەبە هەم لە بە پرۆژەکە کێشەیمە کەم دەبتەوە با بڵێن ئەو ئەلوەتی ئاوە ئەو کات زۆر کەم دەوتە پێویست ناکات ئەوەندا موادی کیمیاوی لێ بەکاربێنی لە پاکردنەوەی ئەو کەمی ئاوی کەوا بەرهەم دەهێنرێ بەشی هاوڵاتیان دەکە بە زیادەوە بەڵام کێشەکە لێرە بە فیرۆدانەکەیە ئەگە بتوانرێت و کۆنتترۆل یو بە فیرۆدانە بکەیت ئەوە بەبێ هیچ گرفتێکیانی بەشێم و هاوڵاتیان بە زیادەوەش دەکات. مانگانە بۆی ئاوێکی پاکەش لە پرۆژەی ئیفراسیە و بگاتە دەستی توی هاوڵاتی با پێت بڵێم چیتیا بەکارێت 100 تەن شەپ لە هەمان کاتدا 500 تەن کلۆر 12 مێگاوات کارەبایەوێ 1 تەن پۆلیمەریشی تیا بەکار دێت تام ئاوە بە پاکژی بگاتە دەستی توی هاوڵاتی کەواتە بە فیرۆدانی بەڕاستی کارێکی نەشیاوە. بەڵام لەگەڵ ئەو هەموو تێچوون و ماندووبوونەدا کاتێک دیتەوە بە ناو کۆڵان و گەڕەکەکان دەیان دیمەنی بە فیرۆدانی ئاو و ڕۆشتنی ئاو لە تەنکی سەربانەوە بە بێگرتنەوە دەبینیت وەک ئەم دیمەنانەی کەوا دەردەکەون. لە ڕۆژێکدا موبەڕیدەیەک یان هاوشێوەیەکی 600 لیتر ئاوی پێویستە ئەگەر هیچی لێ بە فیرۆ نەڕوە ئەگەر هەموو کاتێک ئاوی لێ بڕوە ڕێژەکە دەبێت بە چەند وەک ئەم نمونەیە. ئەوەش لە کاتێکدایە بەشێک لە ماڵی هاوڵاتیان کاژمێری پێوەری ئاوی ماڵەکانیان لێ کردوتەوە. ئێستا لە 165 ماڵان لە سنووری پارێزگای هەولێردا پێوەریان ماوە. هەندێکی دیکە دەستکاری یان پێچەوانەکردنەوە و شکاندنی پێوەرە ئەنجام دەدەن. لە کاتێکدا پرۆسەکە بۆ دادپەروەری و بە فیڕۆنەدانی ئاوە هەر ماڵێکیش پێوەری دێکرد بێتەوە هەموو مانگێک 80,000 دیناری بۆ دەنووسرێ کە چەندین قاتی بوونی پێوەرەکەیە. لە هەولێر پێشەوەی دەست بە خوێندنەوەی بکرێتە سیستەمی خوێندنەوە نزیکەی 180 پێوەریان بەست بۆ خەڵکی هەولێر. ئێستاش لەوانەیە 185 چونکە بەشێک لەو خەڵکی لەبەر خوێندنەوەکە تاخیر بوو پێوەرەکان لێکراوە و ئیترەندێک شتێک چوو چەندێک پێوەر لێکراوەتەوە وڵات ئەو کاتی تقریبا نزیکەی 115 بۆ 20 لێکراوە ینی خەڵک خۆی 180 دابەزی بۆ 165 وانە. ئەی باشە چۆن مامەڵە لەگەڵەوە ناکەن کە پێوەریان نەکرێتەوە؟ ئەو کاتی هیچ مامەڵەیەکمان لەگەڵیان نەدەکرد لەبەرەوەی سیستەمەکە هیچ یاسایش بۆ دانەندرا بوو سیستەمی خوێندنەوە و کارکردن بە پێوەر تەنها پێوەرەکان بەسترا بوو ئامادەکرا بوو. ئێستا چۆن مامەڵە من کە پێوەرم هەیە دراوسەکەم لێ کردوتەوە. ئێستا کۆمەڵێک یاسا ڕێنماییمان هەیە ئەوەی دەستکاری پێوەر بکاتن ئەوەی پێوەری لێ بکاتەوە مانگانە 80,000 نەکری ئاوی بۆ دەنووسێ مانگانە. بەڵێ ئێستا واکەن خەڵکێک پێوەری لێکردێتەوە. بەڵێ خەڵکی دەستکاری پێوەر دەکات خەڵکی پێوەری شکان دەشتێنی خەڵکی پێوەری پێچەوانە دەکاتەوە ئەوانە هەمووی بە یاسا ڕێکراوە و
پێبژاردنیان بۆ دانراوە لێرە داواتان چێ لە خەڵکانێک کە بیانێ پێوەەر لێ بکەنەوە وڵە داوا لە خەڵکی دەکەین کەوا دەستکاری پێوەرەکان نەکەن ئەو پێوەرانە هەمویان کوالیتیان باشە چونکە ئێمە بە تەجروبەمان هەیە لە سەریان بەڕاستی لەو ماڕانێکەوە بە شێوەیەکی ڕێکپێک ئاو سەرف دەکەن پارێکی زۆر کەمیان بۆ دێ بۆ نمونە کەمترین ینی ماڵ هەبووە ئەتوو بۆ نمونە ئەتوو ئەگەر 30 متر سێزا سەرفکەی کە دەکا ڕۆژێ 1 متر سێزا 1000 لتر ماگانە 6,000 دینار بۆ دێتەوە ینی بەڕاستی ئەوە پارەیەکی زۆر نییە ئەی زۆرترین چەندێکە حات بێتەوە زۆرترین ئێستا زۆرترینە لە 45,000 زیاتر نییە چۆ بە یاسا ڕێکراوە ئەگە چەندێکی سەرفکە 45,000 حەسەن سەرفکە 45,000 دینار لێوێن دەرێت تا هەڕا دۆستی پارەکەی بۆ ماڵان بۆ ئەوەی لە وەرزی هاوین ڕێژەی کاریگەری وشکە ساڵی و کەماوی کەم بکرێتەوە لێدانی 138 بیر لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە بۆ شاری هەولێر ئەوەش وەک جێگرەوە بۆ زۆر کۆڵان و گەڕک کەوا بیرەکانیان وشکی کردووە. بە سوپاسەوە لەوە جەنابی سەرۆکی حکومەت کە ئەو بڕە بودجەیەک دابین کرد بۆ لێدانەوەی 138 بیر کە ڕێژەی 170 لەو بیرانە بیری بەدیلە لەو گەڕەکانی کە بیرەکانیان وشتی کردووە یاخود ئاوی ژێرزەویان دابەزیوە چونکە ڕاستی لە کات و ساتێکی باش جەنابی سەرۆک بڕیارەکەی لۆ موافقە لە سەداین ئەو بیرانە بەشێکیشان لە بۆ ئەو گەڕەکانەیە کە برنگەڕەکی نوێنە یاخود تاکو ئێستا سەرچاوی ئاوی لێ نێزیک نەبووە ڕێژەی بیرەکانیش دابش کراوە 138 بیرە بە بەڕێوەبەرایەتی ئاوڕێی هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری هەولێر کە ڕێژەی 104 بیر ئی ئاوڕێی هەولێرە ئەو بیرانەش لەو نێزیکانە احتیمالا دەکەوتە بواری جێبەجێکردن دوای ئەوەی ڕێکارەکانی پێویست بە دابینکردنی بودجەکە و سیولەکەی بۆ ئامادە بکرێتن کارەکان دەکەوتە بواری جێبەجێکردن. زۆر باشە ڕەنگە دیراسی ئیفراز چواریش کراوە دانیشتن هەیە وردەکاریەکەم پێ بڵێ چیە دیراسەیەکە چۆن جێبەجێکرێت کە هاوڵاتیان نەکرێت سود لە ئیفراز چواریش ببینن ئەو پرۆژەیە و 2 ساڵە زیاترە کاری تێدا کراوە بەڵام بەهۆی کۆرۆنەوە ئەو نەگریسەیە ئەو کۆمپانیای بایوەتەری بریتانی کە ئەو فترەیە نەگەڕانەوە بەهۆی ئەو کۆرۆنەوە ئێستا هاتوونەوە تاوتۆی منەقاشەیە لەسەر بابەتە لە دراسی ئەخیردان بۆ ئەوەی ڕێکارەکان سابت بکرێت. زۆر باشە دروشمێکی لە پشتی من لە کاتی شوشتنی پێداویستیەکان مێڵاوە بە فێڕۆ بڕوا بەڵام ئەم دروشم و دەیان دروشمیتر هێشتا وای نەکردووە خەڵکی قدری ئەو نعمەتە گەورەیە بزانە کە نعمەتی ئاوە یان هەندێکیان تەنان لە وەرزی هاوینە من بەشێک لە شارەکان یاریمی کوردستان گوێم لە خەڵک بووە کاڵێن بۆ بە فیڕۆیی ئەڵێ ئاوەکە گەرم بووە بە درێژای ڕۆژ ئەو هاتوتۆ بە فێنیکی کاتەوە با بڕوە کۆڵان و شەقام و هەمی تەڕ بووە بەڵام ڕەنگە ڕۆژێک بێت خوانەکە ئەو نعمەتە نەمێنێ ئەوسرم هۆشیاریانە چییە؟ ئەو بابەتە ئەگەر بە شێوازێک تراژدی باسیکەین بڵێ دوای 10 ساڵی تر 15 ساڵی در ئەو مشکلی ڕوو لە هەموو جیهان دەکات ئاو لە کەمیدایە ئاوی ژێرزەوی تۆ لی دەردەین و تێی ناکەیەوە بە هزاران ساڵ ئەو ئاوە کۆبییتەوە تەنانەت دەتوانم بڵێم ساڵی 2019 ئەگەر هاوشێوەوی بە مستەمەری باران بێ یەڵە دەتوانم بڵێم تەغیر لە ئاوی ژێرزەوی دەکات ئەگەر نە ئاوی شێرزەوی ساڵانە لە دابەزیندایە بەرک و پارساڵ نێزیکەی سەروی 31 متر زیاتر کە بە مەعەدەلی باسەکەین لە سنووری هەولێر ئاو دابەزی و ئەو ساڵیش ئەوەی ڕێژەکەی کە داوامان کردێت لە ئاوی ژێرزەوی کە ڕقەمەکەمام داتێ پێدەچێت سەروی 135 متر هەز سەروی 35 متر ئاو زیاتر ئەو ساڵیش دابەزیوە کەواتە ئەو ڕێژەیە لە زیاد بوونە کەواتە لێکوانە پێویستە هاوڵاتیان درێک بۆ بابەتە بکەنەوە تۆزێک بە ڕۆشناییەوە تەمەشای بابەتە بکەنەوە هاوکارمان بن دەستیان دەکوشین کاگە هاوکارمان بن ئەو شەقامانی کە سۆندەکانی لێدێتە دەرێ تکا دەکەم لە جیرانەکانی خۆیان تەوعیە بکەن بڵێن کاکە ئەو سۆندەنێتە دەرێ سیارەکان لەسەر شەقام نەشورێ یاخود ئافرەتەکان نین ئەو شەقامانە خیرەکەی سپیکەنەوە یاخود دار و دیوارەکان دەشۆن ئەوانە هەموو بابەتی زیادە مەصرفە یاخود لە شێوەوە سۆندە دەخاتە سەر حەدیقە تەجاوزەکەی دەرگەی ماڵی تاسبینە ئەو دەڕوە کەتی دوو ماڵ لەولاتر ئاوەکەی ناگاتێ ئەگەر ئەو بەڕێزە ئاوەکەی بگرتەوە دەیان ماڵی کە ئاوی دەگاتێ هەر دەست بەو سامانە سروشتێ بگرێت چکە ئەو سامانەی نەتەوەیە بۆ نەوەکانی دیمان با بهێلینەوە. دەوڵەتانی جیهان تا ئەوڕادەیە گرنگی بەم بابەتە دەدەن کە ئاسایشی ئاو بە ئاسایشی خۆراک و ئاسایشی نیشتیمانی و پرسە استراتیژیەکانەوە گرێ دەدەن هەر بۆیە زۆر لە دەوڵەتان تەنانەت لە بڵاوکردنەوەی زانیاری و ئامار و داتا و توێژینەوەکانی تایبەت بە ئاو خۆ دەبوێرن ڕەنگە هەندێک جار بۆ بەلا ڕێدابردنی بابەتەکان زانیاری هەڵە و دوور لە ڕاستیش لەسەر ئەم بابەتە بڵاو بکەنەوە. ئەم ساڵ وشکە ساڵیەکە
لەبەرەوەی دووەم ساڵە کاریگەری پێشببینی دەکەم کاریگەری زیاتر ببێ بۆیە ئەمە مەگەر مشوری خۆمان و پلانێکی کورتخایەن و درێژخایەن دابنین بۆ کۆنتترۆلکردنی ئاو کۆنتترۆلکردنی بەکارهێنانی ئاو و بەکارهێنانی ڕێگاکانی هاوچەرخ کە دەست بە ئاو دەگری و ئاو بە فیرۆ نادا بە هەمان شێوە دەست بە ئاوی ژێرزەوی گرتن بەڕاستی ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە ئاستی ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی ئەوەی کە بە ڕۆژێک ئێمە بەکاری دینین بە ساڵێک قەرەبوو ناکرێتەوە بۆیە ئەبێ دەست بە ئاوی ژێرزەوی بگرین. دەرەنجامی پرۆگرامی ئەمجارەی بنکۆڵ یەک پێویستە هەرچی زووترە پەلە بکرێت لە دروستکردنی چەندین بەنداوی بەنرخ لە تەواوی هەرێمی کوردستان کەەوە بەشێکیان کاری نەخشەسازیشیان تەواو بووە. دوو پێویستە پرۆژەی ئیفراست چوار کارەکانی دەست پێ بکرێ. سێ بەکارهێنانی ڕێگەی هاوچارخ بۆ ئاودێری کشتتوکاڵی. چوار کەمکردنەوەی لێدانی بیری یاسایی و نایاسایی. 5 زیاترکردنی هۆشیاری بۆ هاوڵاتیان لە بەفیڕۆلەدانی ئاو.